بەردەوامین والله ئێستاش گفتوگۆی تەوەری یەکەمان لەگەڵ میوانەکەمان بە سپاسەوە لە ستودیۆکەین. سارا ئاشکرایە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان بە سروشتە جوان و دیمەنە ناوازەکانی ناسراوە. یەکێک لەو ناوچانش شارباژێڕی ئەزیزە کە چەندین ناوچەی جوانی تایە. ئەمە بۆتە ئەوەی کە گەشتیاران بە شێوەیەکی بەردەوام سەردانی ناوچە جیاوازەکانی شارباژێر بکەن. بێگومان بەڵام بەداخەوە ئەمساڵ لە بەشێکی زۆر لە ناوچەکان بەهۆی ئەو وشکە ساڵی و نەبوونی ئەو گەرما بەهێزەی کە هەیە بەشێکی زۆر لە ناوچەکان تووشی وشک بوون ئاکە. بەڵێ جا هەر سەبارەت بەم بابەتە پانیاڵێک سەبارەت بە سیستمی ژینگەی لە شارباژێر بەڕێوەچوو کە ئامانج لێی پاراستنی دارستانەکانە لە زۆربەی ناوچەکانی شارباژێر. بە سپاسەوە لە ستۆدیۆ دکتۆر ڕۆژان فەریدونمان لەگەڵایە مامۆستای زانگۆ. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت. بەیانیت باش؟ بەیانیتان باش. زۆر سپاس. دکتۆر با لە سەرەتا لەوە دەست پێ بکەین. ئامانج لە بەڕێوەچوونی ئەم پانێڵە چی بوو؟ چی بوون ئەوانەی بەشداریان تیا کرد ئەم پانێڵە بە هەماهەنگی لەگەڵ چ لایەنیشی پەیوەندیدار بەڕێوەچوو؟ دەستخۆشیتان لە یەکەم زۆر سپاس بۆ ئێوە. دوێنێش تەختێکی باشی پانێڵەکەی ئێمەتان کرد. زۆر سپاستانەکەین. ڕاستی ئێمە وەکو کۆلێجی زانستە ژینگەیەکان لە بەرەوەی کەمپی چوارتا لە زانکۆی سلێمانی لەوێ وجودمان هەیە. تەرکیزمان کردە سەر ژینگەی شارباژێر و پانێڵێکماندانە بە ناوی پاراستنی سیستمی ژینگەی شارباژێر. هاوارێک بانگەوازێک لە دڵی شارباژێرەوە بۆ پاراستنی سیستمی ژینگەی شارباژێر بوو. ئەم پانێڵە بە سەرپەرشتی و بە هاوبەشی کۆلێجی زانستە ژینگەیەکان و هەروەها بە هاوبەشی لەگەڵ قایمقامەتی قەزای شارباژێرە بەڕێوەچوو. بەڵێ دکتۆرەتوان بپرسم بۆچی لە شارباژێرەوە دەستان پێ کرد؟ ئەوەی کە زۆر ئەمی پێوەست کردو بە شارباژێرەوە بوونی وەکو باسم کرد کۆلێجەکەیە. ئەمە یەک کۆلێجی زانستە ژینگەیەکانە بۆیە ئێمە هەنگاوی یەکەم ئەوەیە کە لێەوە دەستکەین بە کار و چالاکیەکانی خۆمان بەڕاستی و پێشووتریش چەندین سیمینار و کۆڕ و پانێڵمان لەوێ جێبەجێ کردووە. بەڵام ئەوەی کە پێیوەستی کردین بە شارباژێرەوە سروشتی جوانی شارباژێرە و ئەو ڕووبەرە سەوزاییە زۆرێک دارستانەیە کە لە ناوچەکەیە هەیە چۆن بتوانین ئێمە پارێزگاری لە ژینگەی شارباژێر بکەین، هەم لە ڕووی سیستمی ئیکۆلۆجیەکەیەوە و هەم لە ڕووی ئەو ڕۆگەشتیاری کە لە ناوچەکەیە بوونی هەیە. بەڕاستی ئەو بنەما سروشتیانە لە هەموو جێگەیەک بوونی نییە. بۆیە ئێمە زیاتر تەرکیزمان کردە سەر ناوچەکە. باش ببوورە ئاکام بەس لێکۆڵینەوەکانتان لە چەندەوە بۆ چەند بوواتە لە چ ساڵێکەوە بەراوردتان کردو تا ئێستا لە چەندێکی؟ طبعاً لێکۆڵینەوەکان بەڕاستی زۆرن لەو بارەیەوە. ینی بەتەنیا ئەمەی ئێمە نییە کە دوێنێ نیشانمان داوە. پشبەست بە وێنەی مانگە دەستکردەکان ئێمە کۆمەڵێک داتامان خستۆتە ڕوو. تقریبا لە 2000ەوە داتامان وەرگرتووە هەتاوەکو 2020 و تقریبا 2022 ئەو گۆڕانکاریانەمان پیشانداوە کە لە لاندکەڤەری ناوچەکەیە دروست بووە، ئەو گۆڕانکاریانی کە لە ڕووپۆشی زەویەکەیە دروست بووە. بەڵێ دکتۆر چەند پانێڵ پێشکەش کرا چێ بوون ئەوانەی بەشداریان تێدا کرد یاخود دوای پانێڵەکە ڕاستپاردە و پێشنیاستان بۆ لایانی پەیوەندیدار بەرز کردەوە؟ بەڵێ ئێمە پانێڵەکەمان 4 تەوەری سەرێکی پێکات بوو وەکو کۆلێجی زانستە ژینگەیەکان لە ڕووی ئەکادمی و خستنە ڕووی ئەو داتا و ژمارە و مۆدێڵانی کە لە ناوچەکەیان جێبەجێمان کردو ئەوانەمان نیشان داوە و هەروەها بەڕێزان لە لێپرسراوی یاسایی قەزای قایمقامەتی قەزای شارباژێرتیایە بەشدار بوون. ئەوان تەکیدیان لەسەر لایەنە یاسایەکە و ئەو شەکوایانە کردەوە کە توانیویانە لە دادگا کەیسەکان ببەنەوە کە پەیوەندی هەیە بە پاراستنی ژینگەی شارباژێرەوە و هەروەها لەگەڵ ئێمەیە کە ئامادە بوو بەڕێوەبەری دارستان و پاوانی قەزای شارباژێر بوو باسییان لە تەواوی باسەکەی ئەوان لەسەر پاراستنی دارستانەکان و چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی ئەو ئاگرانە بوو کە لە ناوچەکەی ئاکەوتەوە. بەڵێ باش دکتۆر بەردەوام لە ناوچە جیاجیەکانی کوردستان ئاگرەکەوێتەوە و ماوەیەکی زۆری شەخانە و دەبێتە هۆی سووتاندنی ئەمدار و درختانی کە هەیە لە ناوچەکە هەم خۆڕەسک بن و ئەوانەشی کە خەڵک دەیڕوێنن بە تایبەتی شارباژێر. سارە بەڵێ بابەتەکەمان کە سەرەکی ئەوەیە هۆکارەکەی چیەوە ئێوە چۆن هەوڵێن ئەمانە بوەستێن و قەرەبووی ئەو زیانانە بکەنەوە؟ ئێمە وەکو خۆمان ناتوانین بیوەستێنین و ناتوانین قەرەبووی بکەینەوە. بەڵێ بەڵام ئێمە وەکو ستافی ئەکادمی ئەتوانین پێشنیازمان هەبێت، دەتوانین پلانمان هەبێت لەگەڵ لایەنی پەیوەندیدارە، چونکە بەڕاستی زۆر جار ئێمە داتاکان وەکو ئەکادمی
توێژینەوەی لەسەرەکەین ینی بەدواداچوونی بۆکەین بەڵام ناتوانین وەکو کەسانێک کە خۆیان لە ناو گرفتەکەی ئاژین ئاگامان لە وردەکارەکان بێت تەفاسیلەکان بێت. طبعاً ئەوەی کە من ئەمە لێرە باسی کەم ئەوەیە مەسلەی سووتان لە شارباژێر و لە هەموو ناوچەکانی کوردستان لە وەرزی هاوینە هەیە. بەڵام ئەوەی کە تایبەتە بە شارباژێر ئەوەیە کە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان پلی گەرمی شەو و ڕۆژێ یان لە نێوان پلی گەرمی زستان و هاوینیان با بڵێن لە نێوان بەرزترین پلی گەرمی و نزمترین پلی گەرمیە تقریباً دەوروبەری 28 پلی سەدیە. ئەم گۆڕانکاریەوە ئەکات کە ناوچەکەی تۆ هەم لە سەرمایە زۆر سارد بێ و هەم لە گەرمایە زۆر گەرم بێت. بۆیە زۆر گرنگە باز لەوە بکەین کە چۆن توانای بەرگەگرتنی ئەو ڕووپۆشە ڕۆکی کە هەیە چەند ئەتوانێت بەرگی هەم زۆر سەرماکە و هەم زۆر گەرماکەش بێت. یعنی ئێمە تەرکیزمان ئێستا لەسەر ئەوەیە کە بڕێکی زۆر لە دارستانەکان ئەسووتێن بەڵام باوەڕکە بڕێکی زۆریشیان بەقدر سووتان نیە لە وەرزی زستانە. دوای سووتانەکەی بەپێی زانستی پشتبەست و بە زانستی ژینگەی چۆن سەوز ئەکرێتەوە جاریشکە ئەو ناوچەیەکە بۆ لە دارستانەکانی تیا بەداخەوە ئێمە تا ئێستا بڵین نەمانتوانیەوە نە داتایەکی تەواومان لەو بارەیە و لە بەردەستایە سەراحەتەن و نەتوانیمانە بیر ئیش لەسەر ئەو بکەین کە چۆن ئەمە تعویزەکرێتەوە بەڵام ئەمە ڕێگەیەک نییە بڵین ئەمە ئیتر تەواو سوتا و وازی لێ نەخێر تۆ جاری وایە لەسەر خاکێک کە زەویەکەی لەسەر زەویە کە خاکەکەی زۆر تەنکە ڕووپۆشی سەوزایی بۆ ئەگەڕێتەوە جارێکی بەڵێ بە دڵنیاییەوە یعنی ئەمە شتێک نییە نتوانین ئیشی لەسەرکەین بەڵام ئەمە ئەچێتە بەشی پلانەکانمانەوە لە داهاتوو چۆن بتوانین ئیش لەسەر هەم ئەو ڕووبەرانە بکەین کە سوتا و جارێکی تر سەوزاییان بۆ بگەڕینەوە یان ئەو ڕووبەرانی کە پێویستە سەوز بن و بەڵام سەوزاییان کەمە یان هەرتیای نییە. کاتە دکتۆر پێشنیازەکانتان لەسەر و بابەتە چییە؟ ئێمە لە پلانمانایە لە پەیوەندیە ئەبین لەگەڵ تەواوی ئەو جێگایانی کە ئەوکو باسم کرد دوێنێ پانێڵەکەمان لەگەڵا سازدا بوون و نووسراوی خۆمان بەیەکەوە ئامادە ئەەکەین و پلانی داهاتوومان ئەوەیە کە وردە وردە هەنگاو بە هەنگاو ئیشی لەسەرکەین چکە بەڕاستی کێشەکان زۆرن کێشە ژینگەکان لە قەزای شارباژێر زۆرن و بە گوێری ناحیەکانیش جیاوازن بۆیە ئەبێ لەگەڵ هەرێکیانە بەجیا ئیشی لەسەر بکەین. بەڵێ باشە دکتۆر بەپێی سیستمی ژینگەی جیانی تا چەند ئێمە گرنگی یاخود دارستانەکانی خۆمان پاراستووە. ڕاستی گرنگی دارستانەکان زۆر زۆرە بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان و لەوەش گرنگتر بۆ عێراق. بەڵێ مەبەستم سیستمی ژینگەی جیانی. بەڵێ یعنی ئێستا ئێمە گەردیقەت بین نزیکی لە 75 هۆکارەکانی بارانبارین لەو جێگایانەیە زۆرترە کە دارستانی تایە نزیکی لە 8 بایۆدایڤەرسیتی ئەو ناوچانە دەوڵەمەندە کە دارستانی تایە زیندەوەرەکان لەو شوێنانەیە زۆر کۆبنەوە کە بە دارستانە چڕەکان بەناوبانگن. هەروەها ئەوەی کە ئێستا ڕوبەڕووی ئێمە بێتەوە هەم خۆڵبارینە و هەم گۆڕانی ئاو هەواییە بۆیە ئێمە لەڕی دارستانەکانەوە ئەتوانین ڕوبەڕووی ئەو ئاستەنگە ژینگەیانە ببینەوە بۆیە تەکیدمان لەسەر پاراستنی دارستانەکان کردەوە ینی ئەمە گرنگی دارستانەکان بەتەنیا بۆ شارباژێر نییە شارباژێر بۆتە سیەکان بۆ کوردستان سەراحەتەن بۆ پارێزگای سلێمانی و بۆ هەموو جیهان بۆیە لەسەر ئاستی جیهان ئەبێ پارێزگاری لە دارستانەکان بکەین. بەڵێ دکتۆر بابەتێک لام پرسیار بوو باسی ئەوە کرد کە لە مانگە دەستکردەکانەوە ئەمانەتان وەرگرتووە ئەو دیاردانی کە لە مانگە دەستکردەکانەوە دیارن و بینیوتانن گۆڕانکاریەکان چی بوون؟ طبعا گۆڕانکاری وازە هەیە ڕاستی ئەگەر تۆ تەنیا بە سەیری وێنەکان بکەیت هەست بۆ گۆڕانکاریانەکی کە لە لاندکەڤەر و لاندسکیپی مەنتیقەکەی ئاگۆڕاوە. یعنی من بۆ خۆم زۆر جار ئاوا دانیشم لای من وەکو ئەلبومێک وایە ها چۆن بە یادگاریەکانی خۆتان ئاڕۆیتەوە ڕاستی کە سەیری وێنەی مانگە دەستکردەکانەکەم هی ساڵی جاری وهایە لە دوای هەشتاکانەوە بە وازەحتر دیارە بە بڵین دیقەتێکی بەرزتر یان لە نەوەدەکانەوە زۆر جوانتر دیارە ئەگەر سەیری ناوچەی شارباژێر بکەین سەرەکەین گۆڕانێکی زۆر لە لانسکیپی ناوچەکەیە هەیە بەڵام ئەگەر ئێمە بینە سەر ژمارەکان بتوانین بە واقعی پیشانی بین بە کۆی گشتی نزیکی لە 158 لاندکەڤەری ناوچەکە گۆڕانکاری بەسەرا هاتووە. ئەم گۆڕانکاریانە دابش بوون وەکو باسم کرد بەسەر ناحیەکانە لە هەمووی وەکو یەکترینیە چکە کە بچینە تەفاسیلی ورترەوە داتاکان زۆر لە یەکتری جیاوازن بە گوێری ناحیەکان. بۆ نمونە لە سیتەکە ڕێژەیەکی زۆر لە بەری بینا دروست دەکرێت گۆڕانکاری لە ئاستی ڕێژەی بیناسازی تایە بەرز بۆتەوە گۆڕانکاریەکان بێگومان هەم سروشتیشە ئێمە هەندێک ئاستەنگمان هەیە ئاستەنگی سروشتین هەندێکی کەمان هەیە ئاستەنگی مرۆین لەگەرە ناوچەکەیان دروستە بن حتا ڕێژەی ئاگرکەوتنەوەکان بڕێکی زۆران هۆکارەکانیان هۆکاری مرۆین کە دروست بوون لە ناوچەکەیە یەکێک لە گرفتە گەورەکان لە قەزای شارباژێر بوونی کێڵگەکانی مینە
کە دوێنێ ئاماژەمان پێ لەگەڵ بەڕێزان لە دەستگای مین ئەوانیش کۆمەڵک داتیان خستە ئەمەش گرفتی شکێکە بەرۆکی گرفتێکی زۆر دیارە ینی قەزای شارباژێر و قەزای پێنجوێن ئەو ناوچانە بوون کە هاو سنوور بوون لە کاتی جەنگی ئێران عراقا مین ڕێژ کراون و تا ئێستا ئێمە گیرۆدی ئەو تێکچوونی سیستمی ژینگین کە لەو سەردەمەیە بۆمان ڕوێنراوە تا ئێستا بەڕاستی. دکتۆر ئەرچی چییە هاوڵاتیان لە پاراستنی ژینگە پاراستنی دارستانەکان ئاگادار بکاتەوە؟ ئەرکی هەمومانە، ئەرکی هەریەکێک لە ئێمە وەکو کۆلێج وەزارەتی پەروەردە لە جێگەی خۆیەوە ئیشکا لەسەر پاراستنی دارستانەکان و بەڕای من یعنی من دوێنێ بۆم ئەوم گەشتمە ئەو دەرەنجامە لە ئەنجامی گفتوگۆکانمانە هەم لەگەڵ هاوڕێیانمانە لەگەڵ دۆستانی ژینگەیە قەزای شارباژەر پێویستی بە ڕێنمایی تایبەت هەیە بۆ پاراستنی ژینگەکەی چونکە ئیکۆسیستمی شارباژەر جیاوازە وەکو باسم کرد لە ئیکۆسیستمی شارێک لە ئیکۆسیستمی ناوچەیەکی تر بۆیە ئەو ڕێنمایانەی بۆ ئەبێ زەڕورە بۆ پاراستنی دارستانەکان ئەبێ جیاواز بێ لە ناوچەیەکی ترکە لە دەشتایە. بەڵێ دکتۆر ئێوە لەم پانێڵە باسی ئەوەتان کرد ئەگەر ئێوە بە شێوەیەکی چڕکار لەسەر ئەم گۆڕانکاریانە بکەن تا چەند ساڵی تر دەتوان بیگەڕێنەوە ساڵی هێشتاکەن کە بە شێوەیەکی زۆر چڕ و پڕ بوو سەوز بووە. ئێمە هەرگیز ناتوانین بگەڕێنەوە بۆ ساڵی هەشتاکان ئەگەر زۆر بە سەختی ئەو قسێ بکەم یعنی ژینگە لەو کاتەوەی کە مرۆڤ دروست بووە بەردەوام لە گۆڕانکاریایە بەڵام یەکشت زۆر مهمە ئێمە بیکەین ئەوەی بتوانین ئەو هاوسەنگیە ڕابگرین چونکە من ناتوانم فراوانبوونی شار بۆستێنم بەڵام ئەکرێت ئەم فراوانبوونە لەسەر بنەمایەکی ژینگەیی پاراستنی ژینگە بێت بە جۆرێک بێت هاوسەنگی ڕابگرم لە بینی بیناسازی و لە نێوان زیادکردنی ڕوبەری سەوزاییە تۆ چەندێکت ئەکەیت بە بینا و چەندێک ئەکەیتەوە بە ڕوبەری سەوزایی ئەم هاوسەنگیە زۆر مهمە ڕای بگرین بەڵام ئێستا ئەوەی کە لە شارباژێرا ئەگوزارێت تۆ ڕوبەری سەوزایەکانە ڕۆژ بە دوای ڕۆژ کەم بێتەوە ئەمە مەترسیدارە چونکە تەنیا بینا و باخ نییە وەکو باسم کرد سووتانمان هەیە کانزاکاری چەولممان هەیە لە قەزای شارباژەر یعنی ئەمە خاڵێکی گرنگە من حەزەکەم لێرەوە باسی کەم تەنیا سووتان نییە یعنی ئەم کەمبوونەوە بە نەڵین بە سووتانە یان با نەڵین بەزمینە بڕیندارەکانە بە خەڵوسکردنە کە ساڵانە گرفتەکان زۆرن لەوێ و جیاوازن بەڵام هەمویان لەسەر حسابی کێکرن لەسەر حسابی دارستانەکانەکرێنە ها ئێمە ئەومان بیر نەچێت لەسەر حسابی ڕوبەرە سەوزایەکان بەڵێ دکتۆر ئاشکرایمە بە ساڵێکی سەختا تێپەڕی گۆڕانی کەشوهەوا وشکە ساڵی چی بکرێت بۆ ئەوەی بۆ داهاتوو ڕێوشێنی بەپەلە بگیرێتە بەر بۆ ئەوەی دارستانەکانمان پارێزین یاخود ژینگەمان پارێزین هاوکار لەگەڵ وشکە ساڵێکە بۆ نمونە لەگەڵ گۆڕانی کەشوهەوایە ئەبێ لەسەر هەموو سێکتەرەکان بە یەکجار ئیشکین بۆی بتوانین تاویزی ئەو گۆڕانکاریە سەری عبینەوە کە دروست بووە بۆ لە ماوەی 20 ساڵە تۆ لە 150 لاندکەڤەرەکەت گۆڕانی بەسەر هاتووە چۆن ئەمە ئەگۆڕیت کێشەکە لەوایە گۆڕانکاریەکە لەسەر ڕوبەرە سەوزایەکان دروست بووە خێراترین شت ئەوەیە کە ئێمە لەگەڵ قایمقامەتی قەزای شارباژێرا چاوی چاودێریکردنی ژینگەیمان هەبێت یعنی بۆ نمونە ئێمە لە ناوچە بەرزەکانەوە بتوانین چاودێری ڕوبەرەی سووتانەکان بکەین یان لەگەڵ پریشکی ئاگرا بتوانین بکەوینە سەر ئەو ڕووداوی کە دروستە بێت ئەم یەکێکە لە خاڵەکان و ئەو ناوچانی کە پێویستە ببنەوە بە سەوزایی بە زووترین کات ڕوبەری سەوزاییان بۆ زیاد بکەین بیر لەوە نەکەینەوە کە لێرە یا سەوزایی لە شارباژێرا زۆرە هێشتا بە گوێری ناوچەکانی تر بەڵام ئەو بڕی کە لە ناوەچێت چۆن خێرا ڕستۆریشنی بۆ بکرێتەوە دووبارە سەوز کرێتەوە ئەو خاڵێکی زۆر گرنگە لە ڕووی ژینگەییەوە گەشتیار زۆر ڕوو لەو ناوچایە کات چۆن بتوانین هۆشیاری ژینگەیی و گەشتیاری بین بە هاوڵاتیان کۆمەڵێک مەرج و ڕێنماییان پێشکەش بکەین کاتێک کە سەردانی ئەو ناوچاناکەن زۆر ئاگادار بن لە سووتان و لە پاراستن و بەجێنەهێشتنی ئەو پاشماوانی کە لەو جێگەیە ئەو کەسانی کە لە شارباژێر باخ و ئەوانە دروست دەکەن ئەتوانن وەکو یاسایەک بۆ ئەو کەسانی کە دروستڕێنمایی بیر هەڵنەکەندرێ بۆی کە ئاوی شوێنەکانی تریژنێت بۆ ئەم شوێنانە چونکە هەر باخێک و بیرێکی هەیە ئەگەر زۆر دقت بێ بڕاستی ئێمە یەکێک لەو شتانی کە دوێنێ ڕوبەڕووی ئێمە بووە زۆر کەس تەوەقوعێکرد ئێمە دانیشین باسی ئاو بکەین باسی بەنداو بکەین باسی بیرەکان بکەین کە لە مەنتیقەکەیە هەیە ئێمە چاوی هاوڵاتیانمان جارێکی تر ڕاکێشایەوە بەس بۆ سەر ڕوبەرە سەوزایەکانی و دوێنێ بۆمان دەرکەوت کە کێشێکی گەورەتر لەوەش هەیە کە مینەکانە بۆیە مەسلەی
بیرەکان کەیسێکی تایبەتە وەتەنیا لە هەموو شار باژێرانیە لە سیتەکە ئەم حاڵەتە لە ناحی سیتەکە زۆر بڵاوە بۆ چونکە ئێمە بارودۆخی سیتەک جیاوازە لە هەموو ناوچەکانی تر ڕاستەکەی ئەگەر ئێوە خۆتان سەردانی ناوچەکەتان کرێت دڵنیان بینیوتانە کە لە سیتەک دەرەچی ژینگەیەکی سروشتی زۆر جوان هەیە سیتەک جوانە بۆ گۆڕانکاریانی کە کراوە ئەشێ جوانتر کرێت بەڵام سروشتە جوانەکەی شار باژارکەوەکو خۆی ماوەتەوە لە دوای سیتەکەەوە دەست پێکات دکتۆر تا چەند گرنگە ئەم پانێڵ و سیمینارانە بۆ پاراستنی ژینگە یاخود پاراستنی دارستان یاخود کارکردن بۆ فراوانکردنی ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت بۆ نمونە پانێڵەکەی ئێوە کە لە شار باژێر بەڕێوەچوو تا چەند گرنگە ئەمە بێتە سەرەتایەک بۆ ئەوەی پانێڵ و سیمیناری تر سەبارەت بەم پرسە بەم کەیسە لە ناوچەکانی تر بەڕێوە بچێت ڕاستی ئەمە زۆر گرنگە نەکات بۆ ئێمە وەکو کۆلێجی زانستە ژینگەکان کە ئەم هەنگاومان ناو پێشووتریش ئیشمان لەسەر کردووە بەڵام هەنگاوی دواترەوەی کە چۆن ئێمە بەردەوام بین لە وەکۆڵێ ئەکشن پلانمان هەبێت یان پلانی جێبەجێکردنمان هەبێت لەگەڵ لایەنی پەیوەندیدارە ئەمە زۆر گرنگە چونکە ئێمە ڕۆژانە ئەبینین ینی سیمیناراتە وەرکشۆپە پانێڵە زۆر جار بانگهێش دەکرێن بۆ کۆربەندە جیهانیەکان لەسەر ئاستی جیهانی بەشداریەکەین لە ئەو خول و کۆربەندانی کە ئەکرێت بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە چۆن پلانمان هەبێت لە داهاتووە لەسەر ئاستەناو خۆیەکان و لەگەڵ ئەو فۆکەسانی کە لە جیهانە ئەخرێتە سەر گرفتە ژینگەکانی ناوچەکەی خۆمان بتوانین جێبەجێکین بێگومان ئەمە بەشێکی زۆر گرنگە پشبەست بە داتاکانمان کە لە ناوچەکەیە هەمانە و هەنگاوی داهاتوو بنین لەگەڵ کەسانی لێپرسراو لە ناوچەکەیە کارێکی ئەتوان بڵێم زۆر سەرەتاییە و زۆر بنچینەیە بۆ دەستپێکردن بە هەنگاوەکان بەڵێ دکتۆر بڕیارتان ناوە لە ناوچەکانی تری کوردستان کە تووشی ئەم قەیرانانە ئەبن تووشی وشک بوون ئەبن ئێوە پانەڵ دروستکەن بۆی کە تەنها لە شار باژێر نەبێت لە ناوچەکانی تریش خەمی ناوچەکانی تریش بخۆی بێگومان ئێمە وەکو زانکۆی سلێمانی کۆمەڵێک کار و پرۆژەمان هەیە و ساڵانە پلانی پێشوەختەمان هەیە بۆ ئەو ئاستەنگانی یا ئەو کێشە ژینگەیانی کە لە هەرێمی کوردستانە هەیە و بە تایبەتی لە ناوچەکانی پارێزگای سلێمانیە هەیە ساڵانە ئەتوان بڵێم بەرنامەی خۆمانمان هەیە لەسەر ئەو ڕۆژژمێری کە خۆمان دامان ناوە بە تایبەتی پەیوەستیەکەینەوە بە ئەو ڕۆژژمێرە جیهانیانی کە لە ئاستی جیهانە مناسبە ژینگەیەکان کە ئۆکرێتەوە تایە بووی ئێمەش بین بە هەماهەنگ لەگەڵ جیهانە و دوجار جێدەستی کوردستان و جێدەستی پارێزگای سلێمانی و زانکۆی سلێمانی ئەچێتە ئاستە جیهانەکان دکتۆر ئێمە باس ئەوەمان کرد کە گرنگە ئەم پانێڵی ئێوە بێتە سەرەتایەک بۆی پانێڵ سیمینارە ناوچەکانی تر هەرێمی کوردستان بەڕێوە بچێت تا چەند گرنگە هەماهەنگی نێوان زانکۆکانی کوردستان لایەنە ئەکادیمیەکان هەبێت بۆ ئەوەی لە داهاتوودا کاری زیاتر لەسەر پرسی ژینگە و پاراستنی دارستانەکان بکرێت زۆر گرنگە ئێستا حالیان کۆمەڵێک کۆنفرانس بەڕێگەوەیە و لە چەند بانکی داهاتووە جێبەجێکرێ کۆنفرانسەکان کۆنفرانسی نێودەوڵەتین لەسەر پرسی ژینگەیان و پێیوەستن بە هەموو هەرێمی کوردستان و هەموو زانکۆکانتیایە بەشدارن ینی ئێمە نەوەستاوین بەڕاستی لە هەتاوەکو بڵین لە داهاتووە چی بکەین چونکە ئێمە بە بەردەوامی ئیشمان کردو و بەردەوامی شەبین لە کارکردن هەم لەسەر ئاستی ناوخۆی هەم لەسەر ئاستی نێودەوڵەتیش بەڵێ دکتۆر ڕۆژان فەریدون مامۆستای زانکۆ سپاس دەستت دوو لەگەڵمان بوون سەرکەوتوو ئێوە دەستان خۆش سەرکەوتوو